ئێمە وەک ئاشکرا ساڵانە میکانیزمی تایبەتمان هەیە بە کارنامەی دەرچوونەکانمان کە خوێندکارانی دوا قۆناغی بەشی شانۆیە. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر حەزمان کرد لێرەوە ئاماژە بە دەستپێکی یەکەم نمایشی کارنامەکانمان بکەین کە لە بەشی شانۆ لە مانگی حوتەوە مامۆستایانی بەڕێز سەرپەرشتیارانی کارنامەکان سەرپەرشتیاری گشتی کارنامەکان بە چەند فلتەرێکە چەند نمایشێک اختیار کراوە چەند شانۆنامەیەک اختیار کراوە کە مەرجمان نێچێک بۆ لەوانەی کێچێ لە شانۆنامەکان شانۆنامایشی کوردی بێت. دوا بە دوای ئەوە شانۆنامەکانی ترمان هەیە کە سەرجەمیان ئەتوانن بڵێن لە شەرقی ئەوسەط و تەنانەت لە ئەوروپا و لە هەموو تەواوی دنیاە شانۆنامەی ناسراون کە پێک هاتوون لە 6 شانۆنامە دانەی چاندقێکی کوردیە پێنجەکەی تریان شانۆنامەی جیهانیە. من حەزم کرد لێرەوە ئاماژە بەوە بم کە وەزارەتی پەروەردە میکانیزمێکی بۆ ئێمە ڕەخسانووە کە ئەجرایەکی فەنیە لە ناو پەیمانگایە بەڵام بەداخەوە لە ڕووی مادیەوە بەشی شانۆ و پەیمانگای هونەرە جوانەکان و تەنانەت وەک هەموو بەشەکانی تری سکتەرەکانی ژیان میکانیزمێک دروست بووە بەداخەوە کە قەیرانی مادیە ئەمە بۆ ئێمە گرفتی دروست کردووە بۆیە لەبەر ئەوە ئێمە خۆمان لە ڕێی مامۆسایانی بەڕێزەوە لەلایەن کەس ناسراوەکانی شارەوە کەسایەتی شارەوە دەوڵەمەندەکانەوە چوونەتە لایەن بەرپرسانەوە چەند هاوکاریشی مادیان کردوین بۆی کە کارنامەکانمان بەباشی بڕینە هەنگاوێک زیاتر بچێتە پێشەوە و لە خزمەتی خوێندکارەکانمان نەبین. بۆیە من پێم خۆش بوو لێرەوە جیاواز لە ساڵانی پێشوو لەم مینبەرەوە پێتان بڵێم بەشی شانۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو لە ساڵانی ڕابردوو بە شانازیەوە چەندین گۆڕانکاری گەورەی تیاکراوە بە هەوڵی مامۆسایانی بەڕێز و جەنابی بەڕێوەبەر و هەموو ئەو کەسانی کە لێرن شەو ڕۆژیان سوودە سەر یەک بە خاتریەوەی کە خوێندکار زیاترین ئیسفادە بکە جوانترین کارنامە پێشکەشکە. بۆیە لەگەڵ ئەوەشە پێمان خۆش بوو ئەو کەسانەی کە هاوکاری بەشی شانۆ بوون هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکان لە قەوسێکە بەشی شانۆ بوون ئێمە قەڵغانی ڕێزلەنەم بۆ دروست کردوون کە دوا بە دوای وتارەکانمان قسەکانمان لێرە حزوریان هەیە و بانگێشمان کردوون بە سوپاسەوە قەڵغانی ڕێزیان پێشکەشەکەین. نمایشەکانمان 6 شانۆیەک و پێشتر باسم کرد یەکێکیان کە دەستپێکە ئەمڕۆ سەعات 12 دەستپێکات شانۆی شۆڕشی مردوەکان و سینیارن شۆیە کە یەکێکە لە دەقە زۆر معتەریفەکان دوا بە دوای ئەوە نمایشیش کەمانەیە شانۆی ماڵی بووکە شوشە بە دکتۆر عەمار ئیبراهیم.